بێگومان کە گەورەترین شت بۆ ئینسانی ئیماندار بریتیە لە بوونی ئیستیقامەت و دامەزراوی لەسەر دینداری هەتاوەکو دەگاتەوە خزمەتی پەروەردگار. یەکێک لەو شتانەی کە زۆر قورسە لەسەر ئینسان، زۆر قورس بووە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، بریتی بووە لە فەرمانکردن بە ئیستیقامەت. لە دوای ئەوەی کە باسمان کرد ئیستیقامەت واتای چییە و مانای چییە، ئەو ڕۆچوار لە هۆکارەکانی دامەزراوی باز دەکەین. چۆن دەبینە کەسێکی دامەزراو، چۆن دەبینە کەسێکی خاوەن ئیستیقامەت لەسەر دینداری هەتاوەکو دەمرین. هەڵبەت زۆر ڕێگا هەن و زۆر شت هەیە کە ئینسان باسی بکات، بەڵام ئەوڕۆ بە کورتی 4 شت باز دەکەین لەو شتانەی کە دەبنە هۆکاری دامەزراوی ئینسانی ئیماندار لەسەر دینداری هەتاوەکو دەمرێت. بۆچی بازیان دەکەین؟ بۆ ئەوەی کە بزانین ئەو هۆکارانە بگرینە بەر کە دەبنە هۆی دامەزراوی ئینسانی ئیماندار. یەکەم لە هۆکارەکانی دامەزراوی و لەوانەی کەوا دەکا ئینسان دامەزراو بێ لەسەر دینداری ئەوەیە کە خوای پەروەردگار چۆنی دەوێت بەو شێوازەیە بین، بەو شێوەیە بین کە خوای پەروەردگار دەیەوێ و شەریعەتەکەمان داوامان لێ دەکات، مسلمانی شەرعی بین نەک مسلمانی عورفی، بەو شێوازە بین کە شەریعەتمان داوامان لێ دەکات. خوای پەروەردگار دەفەرمێت فاستقم كما أمرت، ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی ئینسانی ئیماندار بەو شێوازەیە ئیستیقامەت و دامەزراویت هەبێ کە فەرمانت پێکراوە، واتە بەپێی فەرمانی دینەکەت بە، بەو شێوازەیە بە. و هەموو ئیسلام بەیەکەوە قبول کەین، نەک ئینسان لایەنێکی دین بگرێت، بڕوای بە لایەنێکی هەبێت لە لایەنێکەوە دینداری بکات، بەڵام هەموو ئیسلام بەیەکەوە قبول نەکات، چونکە ئیسلام هەموو یەک پاکێجە. ئەگەر ئیمانت هێنا و مسلمان بووی دەبێ هەمووی بەیەکەوە وەربگری. خوا نەخواستە ئینسان تەنانەت یەک ئایەتیش ڕەت کاتەوە مسلمانیەتەکەی قبول ناکرێت. بۆیە یەکێک لەو شتانەی کە ئینسان دامەزراو دەکات بریتیە لەوەی کە بەو شێوازەی خوای گەورە دەیەوێ ئینسان ئاوا بێت و هەموو دین بەیەکەوە قبول کات. خوای پەروەردگار لەسەر زەنشتی هەندێک کەسدا کە ئیمانیان دەهێنا و دەهاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر لە ئیمانەکەیاندا کە ئیمانیان دەهێنا قازانجیان باە لە ڕووی داهات و سەرۆت و سامانی دنیاییەوە پێی دڵخۆش دەبوون، بەڵام ئەگەر قازانجیان نەبوایە جاری وا هەبوو لە ئیمان و ئیسلامەتیەکەیان پەشیمان دەبوونەوە. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت ومن الناس من يعبد الله على حرف، هەندێک لە خەڵکی هەیە ئیماندار و مسلمانە، خوای پەروەردگار دەپەرستێ بەڵام لە کەنارێکەوە، لە لایەنێکی دینەوە، نەک لە هەموو لایەنەکانەوە. دەفەرمێ فإن أصابه خير اطمأن به، ئەگەر بێت و تووشی خەیر و چاکە بن لە ئیمانەکەیاندا ئەوە پێی دڵخۆش دەبن، بەڵام وإن أصابته فتنة انقلب على وجهه، ئەگەر بێت و تووشی بەڵاو موسیبەت و تووشی ناڕەحەتیەک ببن ئەو کەسانە پاشگەز دەبنەوە لە ئیمان و ئیسلامەتیەکەیان. جا خوای گەورە دەفەرمێت خسر الدنيا والآخرة، خسارەتمەند و زەرەرمەندی دنیا و قیامەت دەبن ئەو کەسانە خوا پەنامەندا. ذلك هو الخسران المبين، بەڕاستی ئەوەش زەرەرمەندیەکی ڕوون و ئاشکرایە بۆ ئینسان. بۆیە یەکێک لە زانایان شێخی تەنتاوی میسڕی لە تەفسیرەکەی خۆیدا لە تەفسیری ئەو ئاەتەدا باسی کردووە، دەفەرمووی ئینسان وەختێک تەماشای ئەو ئاەتە دەکات ئەوەی دێتە بەرچاو کە هەندێک کەس وەکو شتێکی تیجاری تەماشای دین دەکەن. ئەگەر قازانجیان بێ لە بازرگانیەکەدا ئەوە ئیماندارن و هیچ کێشیان نییە، دەڵێن بەخوا زۆر باشە و زۆر چاکە، بەڵام ئەگەر قازانجیان نەبێ خوا پەناماندا ئەو کاتەی دەکەونە قسە و پرتە و بۆڵە و جاری وهەیە تۆمەت بەخشینیش. بۆیە زۆر کەس دەبینین ئاەتێکی بۆ دەخوێنیەوە، فەرمایشتێکی بۆ دەخوێنیەوە، هەتاوەکو لە بەرژەوەندی ئەو کەسەدا بێت لەگەڵ بەرژەوەندیەکەی تێک نەگیرێت،
دەڵێ بەخوا مامۆستا زۆر چاکە و زۆر خۆشە و شتێکی زۆر باشە، بەڵام وەختێک ئاەتێکی دیکەی بۆ دەخوێنیەوە کە لەگەڵ بەرژەوەندیەکەی جاری وهەیە نایەتەوە، ئەو جا دژی مامۆستاش دەوەستێتەوە و جاری وهەیە تۆمەتیش دروست دەکات، جاری وهەیە دەست بە قسە و ئەولا ئیملاش دەکات. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوا، ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە و خۆتان بە ئیماندار دەزانن، ودخلوا في السلم كافة، بچنە ناو هەموو دینەوە، بچنە ناو هەموو ئیسلامەوە، دەست بە هەموو ئیسلامەوە بگرن جملەتەن وتەفسیلەن، هەموو ئیسلام بەیەکەوە قبولکەن و هەروەها بڕواتان بە هەمووی هەبێ ئەوەندەی کە پێشتان دەکرێ دەبێ ئینسانی ئیماندار جێبەجێ بکات. کەواتە یەکێک لە هۆکارەکانی دامەزراوی ئینسان بریتیە لەوە کە ئینسان هەموو ئیسلام بەیەکەوە قبول کات، ئینسان هەموو قورئان و حکمی قورئانی قبول بێت، نەک ئینسان شتێک پێی خۆش بێ لەگەڵ حەز و ئارەزووی دابێتەوە گرفتی نەبێت، بەڵام وەختێک لەگەڵ حەز و ئارەزوو میزاجی ئەو کەسەدا نێتەوە، لەگەڵ مەسلەحەت و بەرژەوەندیدا نێتەوە، ئەو کاتە ئینسان بڕوای پێی نەبێت، بەڕاستی ئینسان جێگیر نابێ و دامەزراو نابێت لەسەر دینداری و لەسەر ئیمانەکەی. بۆیە خودای پەروەردگار ئەمرمان پێ دەکات بەو شێوازەیە بین کە خوای گەورە دەیەوێت، مسلمانی شەرعی بین نەک مسلمانی عورفی. ئەوە هۆکاری دامەزراوی ئینسانی ئیماندارە. دووهەم لە هۆکارەکانی دامەزراوی لەسەر دینداری بریتیە لە تێنەپەڕاندن و بەزایانەدان لە دینداریدا، ئیفرات و تەفرید نەکات. ئینسان یان ئەوەتانەیە زۆر توند نەبێت لە شەرع توندتر بێت، یان ئەوەتانەیە زۆر هێندە نەرم و شل و خاو نەبێت کە لە شەرع نەرمتر بێت. قسەیەکی جوان هەیە کە هەندێکیان دەیدەنە پاڵ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت کە دەفەرمێ لا تەکن لەینا فتعصر ولا قاسیا فتكسر، هێندە نەرم مەبە کە بتشێلن، هێندەش ڕق مەبە کە بتشکێنن. واتە بە شێوازێکی مامناوەند و معتەدیل بە. ئینسانی ئیمانداریش لە دینداریدا دەبێت بەو شێوازەیە بێت بە گوێرەی ئەوەی کە شەرع ئیسلام فەرمانمان پێ دەکات و هەروەها داوامان لێ دەکات و هەروەها فەرمانمان پێ دەکات. بۆیە ئەوەی بێوێ بەڕاستەرەی ئیسلامدا بڕوات، بەڕاستی بەڕاستە شەقامی ئیسلامدا نەبێ ناتوانی بەردەوام بێت. ئینسان بە کوێرە ڕێیاندا هەر لاڕێ دەبێت و هەروەها گومڕا دەبێت، خوا پەناماندات. سێهەم لە هۆکارەکانی دامەزراوی لەسەر دینداری بریتیە لە دۆستایەتی نەکردنی ستەمکاران، خۆشنەویستنی ستەمکاران و هەروەها دوورکەوتنەوە لە تاغوتەکان. خوای گەورە دەفەرمێت ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار، بزانە کە ئەوە فەرمانی خوایە و فەرمانی قورئانە. ولا تركنوا إلى الذين ظلموا، مەیل بەلای ئەو کەسانەدا نەکەن کە ستەمکارن و ستەم دەکەن، هەم لە ڕووی دینداریەوە هەم لە ڕووی ژینەوە ستەم دەکەن لە خەڵک مسلمان. ئاگاد لێبێ خوای گەورە دەفەرمێت مەیل بەلای ئەو کەسەدا نەکەی، چونکە فتمسكم النار، خوا پەناماندات. خوای گەورە دەفەرمێ ئاگر دەدگرێت، ئاگر تووشت دەبێت، تووشی ئاگر دەبێ برم، مەیل مەکە و خۆشەویستیت نەبێت. یاخود لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێت فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله، بزانە کێ دەستی بە پەتێکی قایمەوە گرتووە، کێ لەسەر دینداری دەتوانێت جێگیر و دامەزراو بێ و خاوەن ئیستیقامەت بێت، ئەو کەسەی کە دوو سیفەتی هەبێت. یەکەمیان دەفەرمێ فمن يكفر بالطاغوت، بڕوای بە تاغوت نەبێت، بڕوای بە ئینسانێک نەبێت و شوێن ئینسانێک نەکەوێت کە بەرەو ئاراستەیەکی غەیرە شەرعی دەیبات، لە دین دووری دەخاتەوە. ئەنجا ويؤمن بالله، ئیمانێکی ڕاستەقینەی بە خودای پەروەردگار هەبێت، ئەو کەسە خوای گەورە دەفەرمێت فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها، ئەو کەسە دەستی بە پەتێکی زۆر قایمی دینداریەوە گرتووە کە هەرگیز پسڕانی بۆ نییە. ئەنجا تەماشا دەکەی لەو ئاەتەدا کوفر بە تاغوت پێش ئیمانیش کەوتووە. زانایان دەفەرمون بۆچی؟ چونکە ئینسان ئەگەر بیەوێت نوری ئیمان و ئیسلامەتی لە دڵی خۆیدا بڕوێنێت، هەتاوەکو پاکی نەکاتەوە
لە ژەنگ و ژاری گوناه و تاوان و شیرک و کوفر بێگومان ناتوانێت ئیمان و ئیسلامەتی تێدا بڕوێنێت. هەروەکو چۆن زەویەک ئەگەر بتەوێ بیکەی بە زراعەت هەتاوەکو پاکی نەکەیەوە نەیکێڵی زراعەتێکی باشی ناکاتەوە و ناتوانی بیکەی بە زراعەت، دڵ و دەرونی ئینسانیش هەتاوەکو پاکی نەگەیەوە بێگومان ناتوانی ئیمان و ئیسلامەتی تێدا بڕوێنی و ناتوانی سیفەتە بەرزەکانی تێدا بڕوێنی. بۆیە گوتراوە التەصفیەة ثم التەربیە، یەکەم جار پاککردنەوەی دڵ و دەرونی ئینسان پاشان پەروەردەکردن، یەکەم جار پاککردنەوەی پاشان ڕازاندنەوەی، چونکە دڵ هەتاوەکو پاک نەبێتەوە بێگومان ناتوانێت بڕازێندرێتەوە. بۆیە هەتاوەکو ئینسان دەستی بە پشتی تاغوت و زاڵمەوە بێت بێگومان لەسەر دینداری ئینسان ناتوانێت سەلامەت بێ و ناتوانێت جێگیر بێت. بۆچی؟ با سەرنجی ئەو ئاەتی قورئان بدەین. خی گەورە دەفەرمێت والذین کەفەڕوا ئەولیاؤهم الطاغوت، ئەو کەسانەی کە بێباوەڕن دۆست و پشتیوانی ئەوان تاغوتەکانن، ئەو کەسانەی کە بەڕێی بێدینی داوە پێش خەڵک دەکەون بێباوەڕان ئەوان بە دۆست و پشتیوانی خۆیان دەگرن. ئەنجا دەفەرمێ یخرجونهم من النور إلى الظلمات، ئەو کەسە بێباوەڕانە ئەو تاغوتانە چی دەکەن؟ ئەو کەسانە لە نور و ڕووناکی ئیسلامەتی دەردێنن، دووریان دەخەنەوە بەرەو تاریکایی کوفر و شیرک. ئەنجا بزانە مسلمان سەرنجدە خی گەورە دەفەرمێت تاغوتەکان ئینسانەکان والێ دەکەن کە لە ڕووناکی ئیسلام دەریان دێن و لایان دەدەن، لە دینداری دووریان دەخەنەوە بەرەو تاریکایی شیرک و کوفر و گومڕاییان دەبن. خوا پەنامەندات. بۆیە با دڵنیابین ستەمکار هەتاوەکو دینت نەبات ئیمتیاز و دینارت پێ نادات، تاوەکو دین و ئیرادەت لێ نەستێنی، تاوەکو ئیرادەت نەبات بەلایەکدا کە ئەو دەیەوێت دڵنیا بە ئەوەی کە تۆ دەتەوێت پێت نادات، تاوەکو ئیرادەت نەبا دینت نەبا دڵنیا بە ئیمتیاز و دنیات پێ نادات و هەروەها دینارت پێ نادات. خی گەورە دەفەرمێت ئەلا لەعنەت الله على الظالمین، ئاگادار بن خی گەورە لەعنەتی لە ستەمکاران کردووە. لە کام ستەمکارانە؟ الذين يصدون عن سبيل الله، ئەو کەسانەی کە بربەست دروست دەکەن لە ڕێگای خی پەروەردگاردا، لە ڕێگای خۆیاندا و لە ڕێگای خەڵکیشدا، کە نایەڵن خەڵک وەکو پێویست لەسەر ئیمان و ئیسلامەتی و بەندایەتی بەردەوام بێت و بڕوات. ئەنجا وەیەبغونەها عیوەجا، سیفەتی دووهەمیان ئەوەیە کە دین بە خوار و خێچی نیشانی خەڵک دەدەن، وا دین نیشانی خەڵک دەدەن کە تەنها چەند دروشمێکە و هیچی دیکە پەیوەندی بەلایەنەکانی دیکەوە نییە. وهم بالآخرة هم كافرون، سیفەتی سێهەمیان ئەوەیە خوا پەنامەندە بڕوایان بە لێپرسینەوەی قیامەت نییە، لە قیامەت ناترسن، حیساب بۆ قیامەت ناکەن، کردەوەکانیان بە شێوازێکە لە دنیادا ئەسڵەن بە تەمای لێپرسینەوەی خدای پەروەردگار نین. جا ئەو کەسەی کە خوای گەورە لەعنەتی لێ کرد بێت، ئایا بە کەڵکی ئەوەی دێ کە ئینسان خۆشی بوێت؟ ئایا بە کەڵکی ئەوەی دێ کە ئینسان مەیلی بەلادا بکات؟ تۆ بڵێی سود لە کەسێک ببینی کە خوای پەروەردگار لەعنەتی لێ کرد بێت؟ بێگومان نەخێر، ئینسان سوودی چی لێ دەبینێت برام؟ خوا لەعنەتی لێ کردووە، لە ڕەحمەتی خۆی دووری دەخاتەوە. دەی دەگوت جێ ئینسانی مسلمان مەیلی بەلادا بکات و لەژێر فەرمانی دابێت؟ بێگومان نەخێر، و ئینسان لەسەر دینداری بەو شێوازەیە دامەزرا و جێگیر نابێت. چوارەم لە هۆکارەکانی دامەزراوی لەسەر دینداری بریتیە لە چاکسازی و چاکەخوازی. ئینسانی ئیماندار ئینسانێکە خۆی چاک دەکات و ئینسانێکە سیفەتی وایە کۆمەڵگاکەی چاک دەکات، ئیسلاح دەکات لە ناو کۆمەڵگادا. خی گەورە دەفەرمێت وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون، خی پەروەردگار هیچ شار و دێهاتێک لە ناو نابات مادام خەڵکەکەی چاکە خواز بن، مصلح بن، نەک ئینسانێکی ساڵح بێت هەر خۆی چاک بێت، بەڵکو ئینسانێکی مصلح بێت بتوانێت خۆی چاکاوە بتوانێت کۆمەڵگاکەشی چاکات. خی گەورە دەفەرمێ ئەو جۆرە کەسانە مادام لە ناو کۆمەڵگادا هەبن خی پەروەردگار ئەو کۆمەڵگایە لە ناو نابات.
ئەوە پێغەمبەران بوون کە هەمیشە کەسانێکی چاکە خواز بوون، کە هەمیشە ئینسانێک بوون کە خۆیان چاک کردووە یەکەم جار بەهۆی ئیمان و ئیسلامەتی، و دیسانەوە کۆمەڵگاکەیان چاک کردووە و ئیسلاحیان کردووە لە هەموو ڕوویەکەوە. تەماشاکەن خۆی پەروەردگار لە قورئاندا بۆمان باز دەکات کە شوعەیب پێغەمبەر سەلات و سەلامی خۆی پەروەردگاری لەسەر بێت بەگەلەکەی دەڵێت ئین ئورید إلا الإصلاح ما استطعت، ئەمن تەنها مەبەستم ئەوەیە کە چاکەکاری و چاکەخوازی لەناو ئێوەدا بکەم، ئەو لادانەی کە ئێوە لاتان داوە بە ئەندازەی ئەوەی کە من توانام هەیە و بە قسەم دەکەن تەنها مەبەستم ئیسلاح و چاکەکاریە. بۆیە پێغەمبەران سەلات و سەلامی خۆی پەروەردگاریان لەسەر بێت لە سیفەتە هەرە دیارەکانیان یەکەمین شت ئەوە بووە کە کەسانێکی چاکەخواز بوون. هەر کەسێکیش چاکەخواز بێت لەسەر دینداریەکەی دامەزرا و دەبێت و خاوەن ئیستیقامە دەبێت هەتا وەکو دەگاتەوە خزمەتی پەروەردگاری خۆی. پێغەمبەران چاکەخواز بوون لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە، ئەوەی کە خەڵک تووشی لادان بووە لە ڕووی بیر و باوەڕ و تێڕوانینەوە هەوڵیان داوە کە ئەو لادانەیان ڕاستکەنەوە. چاکەخواز بوون لە ڕووی عیبادەتەوە، ئەو کەسانەی کە لە ڕووی عیبادەتەوە غەیری خودای پەروەردگاریان پەرستووە پێغەمبەران هاتوون کە ڕاستیان کردوونەوە و وایان لێکردوون کە تەنها بەندەی خودای پەروەردگار بن. لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە چاکەخواز بوون، ئەو لادانەی لە ڕووی ڕەوشتیەوە خەڵک تووشی بووە پێغەمبەران هاتوون کە ڕاستیان کەنەوە. دەبێ ئینسانی ئیمانداری چاو لە پێغەمبەران کات. لە ڕووی ئابووریەوە پێغەمبەران سەلات و سەلامی خۆی پەروەردگاریان لەسەر بێت چاکەخواز بوون لەناو کۆمەڵگاکەیاندا. گەلی شوعەیب لە ڕووی ئابووری و اقتصادیەوە لە ڕووی معاملاتەوە تووشی لادان بوون، تووشی ڕێگری بوون، ڕێگریان دەکرد لە معاملە و کڕین و فرۆشتندا بازاریان قۆڕەخ کردبوو، بە حەرامی معاملاتیان دەکرد. بۆیە شوعەیب پێغەمبەر سەلات و سەلامی خۆی پەروەردگاری لەسەر بێت دەکەوێتە ئامۆژگاری کردنیان بۆ ئەوەی کە ڕاستیان کاتەوە. لە ڕووی ئابووریەوە هەر پێغەمبەرێک هاتووە لە هەر ڕوویەکەوە خەڵکەکە کە موکڕی هەبووە پێغەمبەران هەوڵیان داوە چارەسەری بکەن و هەروەها ئیسلاح بکەن و ڕاستیان کەنەوە. ئەنجا لە ڕووی حکومڕانیەوە پێغەمبەران هاتوون کە چاکەخوازی و چاکەکاری بکەن، ئیسلاح بکەن، کە بڵێن کاکە نابێ ئەبوو جەهلەکان و پێش خەڵک کەون و خەڵک بەرەو بێدینی بەرن، نابێ زاڵم و ستەمکارەکان لە پێشەوە بن و ماڵ و سامان و سەرۆت و سامانی خەڵکی بەهەدەر بدەن و بیخۆن. بێگومان کانی و سەرچاوەی چاک چاوەڕوانی ئاوێکی زوڵاڵ و پاک و ڕێک و پێکی لێ دەکرێت. خۆی پەروەردگار دەفەرمێت والبلد الطيب يخرج نباته بإذن ربه. زەویەکی پاک، زەویەکی چاک هەمیشە بەرهەمی پاک و چاک دەردەکا بە فەرمانی پەروەردگاری، بەڵام والذي خبث لا يخرج إلا نكدا. ئەو زەویەی کە پیسە تەنها درک و داڵ شین دەکاتەوە، تەنها شتێکی بێخێر شتێکی بێبەرەکەت شین دەکاتەوە. ئەوە نمونەیە کە خوای گەورە دەیهێنێتەوە سەبارەت بە ئینسانی موسڵمان و غەیرە موسڵمان. ئینسانی ئیماندار وەکو زەویەیەکی پاک و چاک وایە، هەمیشە شتی پاک و چاکی لێ و پاش دەکەوێت، بەڵام بێباوەڕ خوا پەناماندا وەکو زەویەیەکی خراپ وایە هیچ کاتێک چاوەڕوانی چاکەی لێ ناکرێت. چاوەڕوانی چاکە لە ئینسانی ئیماندار دەکرێت. چاوەڕوانی چاکسازی و پاکسازی و ئیسلاح لە ئینسانێکی پاک دەکرێت. ئایا بەتەمای کەسێک سێبەری لەسەری خۆی نەکردوێ لەسەری تۆی بکات؟ ئایا بەتەمای زەویەک بۆ خۆی پاک نەبێت خوا دەفەرمێت تەنها درک و داڵشین دەکات؟ ئایا دەگونجێت چاکە بۆ ئینسانی ئیماندار شین کاتەوە؟ بێگومان نەخەیر. کاکە ئینسانی مفسید چاوەڕوانی ئیسلاحی لێ ناکرێت، ئەوە ئینسانی ئیماندارە چاوەڕوانی ئیسلاحی لێ دەکرێت. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی قورئان برام. خوای گەورە دەفەرمێت إن الله لا يصلح عمل المفسدين. خوای پەروەردگار کردەوە و کاری ئینسانی مفسید و خراپەکار چاک ناکات، واتە کارەکەی چاک نابێت. دەی دەگونجێ ئینسان لە ئینسانێکی مفسید چاوەڕوانی چاکە بێت؟ بێگومان نەخەیر. وەکو ئەوەی وایە کە لە ئاگر چاوەڕوانی ئاو بێ، کاکە ئاگر چاوەڕوانی ئاوی لێ ناکرێت برام. ئەوە کانیەکی پاک و زەویەیەکی پاکە کە چاوەڕوانی ئاوێکی زوڵاڵ و زراعەتێکی باشی لێ دەکرێت. ئەنجا لە کۆتاییدا ئایا چاکسازی بەچی دەکرێت؟ ئیسلاح بەچی دەکرێت؟
بە شوێن کەوتنی شریعەتی خدای پەروەردگار. با تەماشاکەین خۆی پەروەردگار شوێن کەوتنی شریعەتەکە و جێبەجێکردنی لەسەر زەوی و شوێن کەوتنی پێغەمبەران سەلات و سەلامی خۆی پەروەردگاری لەسەر بێت بە ئیسلاح و چاکەخوازی داوەتە قەڵەم. چونکە هەر میلەتێک شوێن شریعەتی ئیسلام بکەون، شوێنی پێغەمبەران بکەون، با دڵنیابن لە دنیادا سەرفراز دەبن و ژیانیان باش دەبێت و چاک دەبێت و لە قیامەتیشدا ئەو کەسانە سەرفراز دەبن. بەڵام کە دەڵێن شوێن کەوتنی شریعەت مەبەستمان تەنها نوێژ و ڕۆژوو نییە، مەبەستمان جێبەجێکردنی ئیسلامە وەکو ئەوەی کە خۆی پەروەردگار ناردوویەتی، وەکو ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵاندا جێبەجێیان کردووە. و هەروەها خۆی پەروەردگار مخالەفەکردنی پێغەمبەران و شریعەتەکەشی بە خراپەکاری داوەتە قەڵەم لە قورئانێدا. با تەماشاکەین خۆی پەروەردگار دەفەرمێت ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. خراپەکاری لەسەر زەوی مەکەن، زەوی تێک مەدەن لە دوای ئەوەی کە خۆی پەروەردگار چاکی کردووە. ئەنجا بەچی چاکی کردووە خۆی پەروەردگار وەکو مفەسیرەکان فەرموویانە؟ بە ناردنی پێغەمبەران و ناردنی پەیامی خۆی پەروەردگار زەوی بۆ باش کردوین. خۆی گەورە دەفەرمێت تێکی مەدەن و خراپی مەکەن لە دوای ئەوەی کە خۆی پەروەردگار چاکی کردووە. بەهۆی ناردنی پێغەمبەران و شریعەتەوە خۆی گەورە زەوی بۆ چاک کردوین. شوێن کەوتنی شریعەت و پێغەمبەران واتە ئیسلاح و چاکەکاری و سەرفرازی، بەڵام مخالەفەکردنی پێغەمبەران و پەیامی خۆی پەروەردگار واتە تێکدان و ئیفساد و خراپەکاری خۆی گەورە پەناماندات. دوعا دەکەین و دەپاڕینەوە لە کۆتاییدا دەڵێن یا ڕەبی خۆی گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی دامەزراومان کەی لەسەر دینداری هەتا دەگەینەوە خزمەتی تۆ. یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی ئەو هۆکارانە بەدەستەوە بگرین، ئەو هۆکارانە لە بەرچاو بگرین، دەست بەو هۆکارانەوە بگرین کەمایەی دامەزراویمانە لەسەر دینداریمان تا دەگەینەوە خزمەتی تۆ. یا ڕەبی خۆی گیان دامەزرا و جێگیرمان کەی لەسەر دینداری، لەسەر دینداریەکی ڕاست و دروست. یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی بەو شێوازەیە بین کە تۆ دەتەوێت. یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی مسلمانی شەرعی بین نەک مسلمانی عورفی. یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی مسلمانێک بین بەپێی ڕەزامەندی تۆ نەک بەپێی میزاجی خۆمان و کەیفی خۆمان، نەک بەپێی هەوا و هەوەسی خۆمان. یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی ئەو مسلمانە ڕاستەقینە بین کە ببینە مایەی چاکە و چاکەخوازی لەسەر زەوی لەناو کۆمەڵگادا. یا ڕەبی خۆی گیان بە ئیمانەوە بمان ژێنی، یا ڕەبی خۆی بە ئیمانەوە بمان برێنی و سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. ئەوەی کە ناخۆشی و ناڕەحەتی و نەخۆشی و موسیبەتی هەیە یا ڕەبی خۆی گیان لەسەری هەلابەری. ئەو بەڵا و نەخۆشی و دەرد و ناخۆشی کە بۆ ئێمە هاتووە یا ڕەبی خۆی گیان لەسەر ئێمە و لەسەر باقی مسلمانان لە تەواوی جیهاندا هەڵی بگری. یا ڕەبی خۆی گیان ئەو ناخۆشی و ناڕەحەتی کە ئێمە تێیدان لەسەرمان هەلابەری. یا ڕەبی خۆی گیان ئیسلاحی حاڵمان بکەی، وامان لێ بکەی کە ئێمەش بۆ خۆمان ئیسلاحی حاڵمان کەین. یا ڕەبی خۆی گیان ئەتۆ شاکەمان بۆ بکەی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، لێمان خۆش بی و سەرفراز و عاقبەت خێرمان کەی. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.